سێ کەس لە کۆبوونەوەی وەلی عەهدی دووبەی مەسرور بارزانی لە ئیمارات ئامادە بوو. یەکەمیان ئارین مەسرور بارزانی کوڕی گەورە و میراتگری بوو. دووەمیان محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان و کلیلی هەموو پرۆژەکانی وەبەرهێنانی مەسرور بارزانیە. سێمیان ساروار پێداوی سەرۆکی کۆمپانیای ستێر گروپ و بەرپرسی سپیکردنەوەی پارە و لینچی هەموو کۆمپانیەکانی مەسرور بارزانی. دانیشتنەکەی مەسرور بارزانی و محەممەد بن زاید لە ڕووکەشدا بەشێکی پەیوەست بووە بە دۆخیم نییە و ئابووری هەرێمی کوردستان و ئیماراتەوە. بەڵام لە ناواخندا سروشی بەشداری کەسەکان لە کۆبوونەوەکەدا پەیوەست بووە بە پرۆژەکانی وەبەرهێنانی نێوانی ئیمارات و خودی کۆمپانیەکانی مەسرور بارزانی. باگوێرەی بەدادەچوونەکان چەندین مڵک و ماڵی بارزانیەکان کە بە ناوی سەروەر و پێداوی و لاوین پێداوی کوڕیەوە بووە لە بورجی خەلیفە و ناوچە جیاوازەکانی ئیمارات کە پێکاتون لە ڤێلا و شوقە و هۆڵی جیم و پرۆژەی بازرگانی جۆرا و جۆر و حسابی بانکی لە سەروەر پێداوی و کوڕەکەی وازراوەتەوە سەر ئارین مەسرور بارزانی هاوکات ناساندنی بە بەرپرسانی دووبەی وەکو جێگرەوەی مەسرور بارزانی و ستێر گروپ. باگوێرەی ناوەڕۆکی دانیشتنەکان بەشی پەنهانی دانیشتنەکان پەیوەستە بە کۆمەڵێک پرۆژەی بازرگانی نێوانی ئیمارات و کۆمپانیای ستێر گروپی مەسرور بارزانی کە پرۆژەکان بە ئاسانکاری حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەی وەبەرهێنان ئەنجامەدرێت. بۆیە بەشداری سەرۆکی دەستەی وەبەرهێنانی هەرێم لە بابەتەکەدا تەنها بۆ ئەوەیە ڕووکارێکی حکومی بە دانیشتنەکان بدرێت. ئەوەی نیشانەی پرسیار لە سەردانەکەی کردووە نەبوونی هیچ بەرپرسێکی حکوومەتە لەلایەنەکانی دیکە لەوانە وەزیری دارایی و پێشمەرگە کە پەیوەستن بە لایەنی ئابووری و ئەمنی بەڵام لە دانیشتنەکەدا نەبوو. ئەوەش پیشانی دەدا دانیشتنەکە زیاتر دانیشتنێکی خێزانی بووە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژەی کەسی و حیزبی و ئاڵوگۆڕی مڵک و ماڵ.